بەرپرسێکی ئیدارەی پێشووی ئەمریکا مەترسیەکانی سەر عێراق ئاشکرا دەکات. دەیڤید شنکەر یاریدەدەری وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نوێترین چاوپێکەوتنی داباسی لەوە کردووە کە سیاسەتی ئەمریکا بەرامبەر عێراق لە ئێستادا بەو شێوەیەیە کە ئەمریکا چۆن ئێران دەبینێت ئاواش عێراق دەبینێت، واتە بە یەک چاو سەیری هەردووکیان دەکات. جەختیشی لەوە کردەوە کە ئاڕاستەی یاسای ئیدارەی ئەمریکا لە کۆشکی سپی بریتیا لە گرتنەوەری سیاسەتێکی تونتر لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقدا. شینکەر لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا کە ڕۆژی چوارشەممە 5/2025 لە کەناڵی فۆکس نیوز ئەنجامی داوە وتی حکوومەتی ئێستای ئەمریکا کە دۆناڵد ترامپ سەرۆکایەتی دەکات جیاوازە لە حکوومەتەکەی پێشخۆی کە جۆ بایدن سەرۆکایەتی دەکرد. ڕوونیشی کردەوە کە حکوومەتی ئێستای ئەمریکا لە چاویلکەی ئێرانەوە سەیری عێراق دەکات و ترامپ بە هەمان تێڕوانین سەیری عێراق دەکات کە بۆ ئێران هەیەتی. ئەو بەرپرسەی پێشووی ئەمریکا لە درێژەی قسەکانی داوتی سەرۆکی ئەمریکا یادداشتێکی ئەمنی بۆ دەستگا پەیوەندیدارەکان ناردووە و جەختی لەوە کردوتەوە کە دەبێت میکانیزمێکی خێرا بەرامبەر عێراق بگرێتە بەر لە سنووردارکردنی نفوزی ئێران و توانای سپیکردنەوەی پارە و گەڕاندنەوەی دۆلاری ئەمریکی لە ڕێگای بەکارهێنانی دەواازەکانی عێراق. هەروەها سەرۆکی ئەمریکا ئاماژەی بە پەیوەندیە تەلەفۆنیەکەی نێوان محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا کردو و جەختی لەوە کردوتەوە کە پەیوەندیە تەلەفۆنیەکە ڕاشکاوانە هەڵوێستی کۆشکی سپی لەبارەی سنووردارکردنی نفوزی ئێران لە ناوخۆی عێراقدا لەخۆ گرتووە. جێگای سەرنجە کە لە ئێستادا ئەمریکا بە گوێرەی میدیاکانی ئەمریکا بێت فشارێکی جددی و بەردەوام دەخاتە سەر دەسەڵاتدارانی عێراق بۆ سنووردارکردنی هاوکاریە ئابووری و ئەمنیەکانی نێوان عێراق و ئێران بە تایبەتی بازرگانی درا و قاچاقی نەوتی ئێران. لە دوای هاتنەوەی ترامپ لە ئێستادا چاوەکان هەمووی لەسەر عێراقن باوپێی وەک دوا قەڵای بەرگری بەرەی مقاومەی ئێران دادەنرێت و ڕۆژ بە ڕۆژیش هۆشداریەکان بۆ وڵاتە تونتر و زیاتر دەبن. چاوەڕوانیش دەکرێت دوای یەکلاکردنەوەی پرسی ئۆکرانیا و رووسیا هەنگاوە جدیەکانی دارەی ترامپ ڕۆ و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوەی عێراق دەست پێ بکات.